لە ئێوارەوە هاوڵاتیان پەیتا سەردانی بازیخانەکان دەکەن بە مەبەستی پڕکردنی ئۆتۆمبیلەکانیان لە بازین لە هەندێک لە بازیخانەکان ئەوەی کە ئێمە گەڕاوین قەرەباڵغیشی زۆر هەیە، بەڵام لە هەندێکی دیکەیان ئاساییە، وەکو ڕۆژانی ئاسایی یەک دوو سیارەی لێیە. من چوومەتە 5 بازیخانە، دوانیان لە بازیخانە قەرەباڵغەکانن کە سەرە گیراوە، هاوشێوەی ئەم بازیخانەی دواوە کە بۆ شێوازە سەرە گیراوە. سیانەکەی دیکەیان سێ ئۆتۆمبیلی لێ بووە، ئاسایی وەکو ڕۆژانیشی ئاسایی بووە. من قسەم لەگەڵ نوێنەری کارگەکانی غاز کرد لە سلێمانی، باسی لەوە کرد کە تاوەکو سبەینێ لێیان دیاری نایەت ئایا غاز کەمە بێ لە سلێمانی یاخۆت ئاسایی دەبێت. سبەینێ وتی بڕیاری لەسەر بابەتین، بەڵام یەدەکی غازمان لێسایە هەیە. لەبارەی بەنزینیشەوە من قسەم لەگەڵ وتەبێژی سوتەمەنی سلێمانیا کردووە، ئەوەی کە تایبەتەوە بەنزیخانەکان باسی لەوە کرد کە لێسایەدا هیچ گرفتێکیان نییە بۆ سوتەمەنی، تەنیا و تەنیا ئەوەیە کە هەندێک لە هاوڵاتیان سوود لە ڕاوچیان لەلا دروست بوو و ئاچنە بازیخانەکان ئەیانی ئۆتۆمبیلەکانیان پڕکەن یاخود بازین زیادە بکڕن، بەڵام پێویست بەمە ناکە لەبەر ئەوەی بازینێکی زۆر هەیە لە سلێمانی و هیچ سوود لە ڕاوچیەشی ناوێ. ئەمە دیمەنی یەکێکە لەو بازیخانانەیە کە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە سەریان گرتووە بەم شێوازە کە قەرەباڵغیشی زۆر هەیە لێرە، کە منەوەی کە بینیومە لە 5 بازیخانە 2 بازیخانیان بەم شێوازە قەرەباڵغ بووە. ئەوانی دیکە بازیخانەکان ئاسایی بوون، بۆیە داوا لە هاوڵاتیان دەکرێت ئەو لە 2 قەرەباڵغیە دروست نەکەن دەسە بازیخانەکان، بۆی ئەزمە دروست نەبێت بەو شێوازە. دۆخەکە ئاساییە، سلێمانی بەم شێوازە ئارامە، کوردستان بە تەواوەتی ئارامە، بۆیە داوا دەکرێت هاوڵاتیان ئەو ئەزمە زۆرە لەسەر بازیخانەکان بۆ غاز و بازین دروست نەکەن.